کۆنگرەکە بکە بەلا ئیلا ئیلا الله تازار دەیکەین ئینشەڵڵا ئاخنا بەرزی کەەوە نەیاڵم قسە بکەیت دەکاکە وەڵای بەرزی مەکەن با وڵای حەزەکەمە هەمووی گوێی لێبێ فەرموو مامۆستاکە تاوانێ برام باڵێکە کاکە سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان ڕازیم بە قەدەری خوای پەروەردگار ئێوەش هەموو لاکان بەخێرن خۆشحاڵ بووم زۆر دیارە بەڕێزان کوردستانی خۆشەویست کوردستانی ئێمە ئێستاش بڵین سەرەتا کە بەوە دەست پێ بکەین ئێستاش سەربازەکانی ڕژێمی بەعز لە کوردستان هەرماون بە هەر شی و دۆڵ و سەرشاخ و بنشاخ و سەرچەقەن و بنچەقەن و سەرگرد و بنگردێکدا دەڕۆی بێبەش نییە لە مین و تەقەمەنی دیارە ناوچەی مەرگەش لانکەی شۆڕش بووە کاتی خۆی شۆڕش لەوێەوە دەستی پێ کردووە هەر ئەو گوندەی ئێمە کە گوندی سۆفیانە سەر بە ناحیەی بنگردا چوار مەقەڕی یەکێتی نیشتیمانی کوردستانی دێبوون کە بە زمانی ئەو کاتە قسە بکەین کە ئەو کاتەی داگوت مەقەڕ جا بەڕاستی هەروەکو گوتمان ئەو ناوچەی ئێمەش دیارە بێبەش نییە لەو جۆرە تەقەمەنیانە کە کاتی خۆی شەڕی حکومەتی بەعسی لێکراوە شەڕی ئێران عێراقی لێکراوە هەروەکو تیشم بۆ 200 ساڵی کەش بۆ 300 ساڵی کەش سەربازەکانی ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ لە کوردستان نابڕێت کۆتاییان نایە جا بۆیە ئێمەش من کە بەڕێوەبەری قوتابخانەی سۆفیانم دیارە ئێوە معلومی جەنابتانە دەتوانن بۆ شایدیش چەند سەیری قوتابخانەکەمان بکەین کە لە ناو هۆڵی قوتابخانەکەمان چەندەها پۆستەری مین و تەقەمەنیمان هەڵواسیوە قوتابیە خۆشەویست و ئازیزەکانمان لێ ئاگادار کردوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ئەم کۆڕ و سمینارمان بۆ بکەین کۆڕ و سمینارمان بۆ کردوون لەسەر مەترسیەکانی مین و تەقەمەنی کە بە هیچ شێوەیەک منداڵان تخونی مین و تەقەمەنی نەکەون بۆ ئەوەی نەبێتە هۆی پەڕینی دەستیان لاقیان ئەمانە خەتەرن هەتا ئەوەشم پێگوتون ئاگادارم کردوون لە هەر شوێن و جێگایەک لە دەرەوەی گوندەکەتان لە ناوچە شاخاییەکان شتێکتان دی گولە هاوانێک گولە تۆپێک یا لوغمێک نیشانەیەشی لەکەن دروستکەن کەڵەکە بەردێک قوچکە بەردێکی لەکەن داکەن بۆ ئەوەی لە بیرتان نەچێتەوە شوێنەکەی و بێن بەڕێوەبەری قوتابخانە یا ئەنجومەن یا ڕیشتەکانی ئەو گوندەی لێ دیاریکەن بەس بەداخەوە ئێمە بڵین لە ڕۆژی 1/3/2025 کە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان بوو یارم بۆ خۆم لە ماڵەوە نەبووم من بۆ خۆم لە ماڵەوە نەبووم کوڕێکی گچکەم هەیە 4 ساڵانە کێوار بە ناوی کێوار کچەکەشمان بە ناوی کەژێوەیە دیارە هەروەکو کتم لە ناو ئەو گوندەی دیارە منداڵ دەگەڕێ دەسوڕێ لە ماڵە ناتوانێت تەحامڵکە سەری هاوانێکی دۆزیوەتەوە هەر وەکو یاری منداڵان سەری هاوانێکی دۆزیوەتەوە بەمەبەستی یاریکردن هەتا کچێکی 14 ساڵم هەیە بە ناوی بابین بەدەستانەوە دیتوویەتی پێی گوتۆ کوێتی بێنە بمدەیە کێواریش گریاوە کە گریاوە پەرۆشە گریانەکەی بووە دیارە ئەمە شتێکی نامۆ بۆ بەڕێزان یعنی لەبەر ئەوەی سەری هاوانی بۆ شێوەی لە مین و تەقەمەنی نەکردووە چونکە مین و تەقەمەنی با بڵین گولە تۆ دیارە شێوازەکەی چۆنە گولە هاوان دیارە شێوازەکەی چۆنە گولە ئارپێکی دیارە شێوازەکەی چۆنە چونکە ئێمە لە قوتابخانەکەی خۆمان ئەو جۆرە ڕسمانە هەڵواساون قوتابیەکانمان بینیویان بەس ئەوە سەری هاوانی بووە لە تەقەمەنی نەچووە کاتێکە دیارە منداڵیشە پێشتێکی سیر بووە توێتی وای هەست کردووە کە لە ناو ئەو شتەیدا دەبێت شتێکە بێت منداڵ عادەتی وایە ئێستا خۆ من مامۆستا شتێکی بۆ جێڕامەوە منداڵێکمان نەبوو کە سارێکم بۆ دەکری سارەکەی هەڵدەوەشان دەیگوت بزانم دەخۆ و سارە چۆن دروست کراوە هەنی چۆن دروست کرا یعنی منداڵ یعنی ئەوە بیر و مێشک و هۆشی دوای ئەوەش کوتی دەکەمەوە دوای ئەوەش کە بابین پێی دەڵێ بێنە بمدێ ئەو نایداتی و دەست دەکا بەگریان یەکسەر لەوی لێ خافڵ دەبێ وەختێکی بەبەردی دەشێشێ و پیان دەدەتەقێتەوە ئەمە ئەسلی ڕووداوەکەیە ئەمە ئەسلی کارە ساتەکەیە لە دوای ئەوەش
بە حقیقت ئێمە گیانمان مسەفای تەواریڕانی لە دوای ئەوە ئێران بەڕێکردین وەڵاهی ئەلحەمدوللیلا کەژێ باشە بەس کێوار بە حقیقت دەستێکی لەدەست داوە چاوەکانیشی بەهۆی بەرکەوتنی پرینچێک دوێنێ عملیاتمان بۆ کرد لە ئەو پشتای چاوەکەی بە حقیقت 3 ساعات لەژێر عملیاتدا بوو تقریبا بە 50 وەرەقەی جائیدی ئومێد دەکەین چاوەڕێی ڕوحمی خواین ئێستاش دوکتۆر هاتووە لە زەکانی دەچاوی کردنەوە و بەس بە حقیقت ئێمە داوا لە خوای گەورە دەکەین کە دەستی لەدەست داوە ئێوە دوعا بکەن کە چاوەکانی لەدەست نەدا بینایی چاوەکانی لەدەست نەدا بەس بەڕێزان و خۆشەویستان ئەمە ئەسڵی مەسەلەکەیە بەس لە کەناڵەکانی ڕاگەاندن یعنی پێم ناخۆشە شت بە خۆفی پیاوی ئێستا خۆی ئەمە سحاب قەزیەکەم وانیا ئێستا خۆی هاکە لە کەناڵی NRT نەبێ کە دوێنە تەلەفۆنی بۆ کردوم دەنا هیچ کەناڵێک تەلەفۆنی بۆ من نەکردو بێ ڕاستە خۆ قسەکان لە من وەرگێ یعنی بەڕاستی ئەوە کارە ساتە بەڕێزان یعنی دەڵێ شت لە زەرفیدا بوو و تەقیوەتەوە کاکە وەڵڵاهی برا سوێن بەخوای وانە بووە ئەوەی کە بۆم جێڕانەوە ئاوایە بەس بەڕێزان من یەک داواکاریەکەم لە هەموو ڕۆژنامە نووس و کەناڵەکانی ڕاگان و ئەوانەی کە شت دەنووسن ئەوانەی کە شت پۆست دەکەن قڕەوە مەسئولیەتی لەسەر شت بە هەڵا پۆستکەی قڕە مەسئولیەتی لەسەر ئینسان بەورد و دریشت یعنی حساباتمان لەگەڵ دەکرێت بە ئەوەی تەواوکەم کاکە یعنی داواکارم هەیە لێتان یعنی شتەکان وەکو خۆی بگەێنن یعنی ئێستا خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجورات ئاەتی 12 دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ئەی ئەوانە ئیمانتان هێناوە خۆتان بپارێزن لە گومانی خراپ ئێستا کۆمەڵە گومانی خراپیان بە ئەو تەقینەوەی ئەو کوڕێک کە کردوێتی بەردی پێشەشاوە تەقی کۆمەڵە گومانی خراپیان بردووە برا نابێ وابێ ینی ئەو جا دەچینە خزمەت حەدیثی شکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێت آية المنافق 3 إذا حدث كذب يعني کاتێک کە ڕووداوێک ڕوویدا تۆ بە درۆ بیژێڕێەوە درۆی تێداکەن حاشا عازی پەرجینیشی قایم بێ بە گوڵان جا من ئەمە وەسێتێک بێ بۆ خۆشم و بۆ ئێوەش هەر کاتێک کە شتێکان ڕاگەیان بچن لە مەسەلەکە بکۆڵنەوە یعنی بچنە ناوەڕۆشی بابەتەکەی بچن سەعاب قەزیەکە بدوێنن ئەو جەرەکانە دەستکەن بە بڵاوکردنەوەی و پێشانی خەڵێت چونکە خەڵک گوێ هەیە چاوی ئێستا من لە گوندی سۆفیانە و قەزیە ڕوویداوە خەڵکی شاری سلێمانی خۆشەویست کوردستان گوێی لەو ڕاگانانە دەبێ یعنی ئەو چاوی هەیە یعنی گوێی هەیە بەگوێ دەبیشە توزانە داخۆ ئەو مۆزوع لەوێ چۆن ڕوویدا و چۆن ڕووی نەداوە وەنێجا من یەک داواکارێکم بۆ ئێوە هەیە دووبارەی دەکەمەوە خوات کاتان لێ دەکەم یعنی ڕاگانەکان باوەکو خۆی شتەکان بڵێن ئەوانەی کە شت پۆست دەکەن باوەکو خۆی بینوسن چونکە بەڕاستی ئەمە بۆ دنیا بۆ قیامەتمان حساباتمان لەسەر دەکرێت مقداد حسين حما أميس